سڵاو بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵێ لەگەڵ هاوڕێیانی هاوکارم لە خزمەتاندەین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی شەمە سەرەتا سەردێڕی چەند هەواڵ. ناڕزایەتی خەڵکی کرماشان لە ئاسنەبوونی دەرمان، برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە، داواکاری لێبوردنی نێودەوڵەتی بۆ ئازادی پەخشان عەزیزی، ناڕوونی چارەنووسی عوسمان حەبیبوڵڵاهی لە گرتووخانەی شنۆ، کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەی لاوان و سیری، ناڕزایەتی کامیۆنداران لە جیرۆفت و هێرشی پۆلیس بۆ سەرشوێنی حەوانەی کرێکارانی ئەفغانستانی لە تاران. درێژەی هەواڵەکان ناڕزایەتی خەڵکی کرماشان لە ئاسنەبوونی دەرمان. ڕۆژی هەینی 27 ڕەزبەری 1403 خەڵکی کرماشان لە ئاسنەبوونی دەرمانی هەندێک لە نەخۆشیە تایبەتەکان لە دەرمانخانەکانی ئەو شارە ناڕزایەتیان دەربڕی. بە وتەی هاوڵاتیان زۆربەی دەرمانخانەکانی ئەو شارە ڕاگەیاندنیان بڵاو کردووەتەوە کە دەرمانی نەخۆشیەکانی گورچی لە شەکرە و ئالێرژیان نییە و خەڵک بە دوای دەرماندا سەرگەردانن. چالاکانی بواری کەسب و کار و بازاڕ دەڵێن مافیەکانی سەر بە سوپای پاسداران دەرمان هاوردە دەکەن و لە نێو بازاڕی ئازاددا بڵاوی دەکەنەوە. لە حاڵێکدا مۆڵەتی و ئەرزیان لە دەوڵەت وەرگرتووە بۆ چارەسەرکردنی کێشەی دەرمان، بەڵام هیچ ناوەندێکی ئەمنیەتی و قەزایی چاودێریان ناکە. برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە. لە ڕۆژانی ڕابردوو کۆڵبەرێکی خەڵکی سەقەز بە ناوی ڕزگار حەسەنی بە تەقەی سەرکوتگەرانی ڕژیم لە سنووری هەرگەژاڵی بانە بە سەختی بریندار کراوە. بە پێی راپۆرتی کۆڵبەر نیوز شەوی سێشەمە 24 ڕەزبەری 1403 هێزەکانی هەنگی مەرزی کۆماری ئیسلامی تەقەیان لە کۆمەڵێک کۆڵبەر کردووە و لە ئەنجامی ئەو هێرشەدا کۆڵبەرێکی خەڵکی سەقەز بە ناوی ڕزگار حەسەنی بە سەختی بریندار و بە مەبەستی نەشتەرگەری ڕەوانەی نەخۆشخانەی ئەو شارە کراوە. شایانی باسە کە لە ماوەی 1 ساڵی ڕابردوو ئەمە دووهەمین ئەندامی بنەماڵەی حەسەنیە کە بە تەقەی ڕاستەوخۆ بریندار دەبێت. داواکاری لێبوردنی نێودەوڵەتی بۆ ئازادی پەخشان عەزیزی. ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی ڕۆژی هەینی 27 ڕەزبەر بە بڵاوکردنی بەیاننامەیەک نیگەرانی خۆی سەبارەت بە دۆخی پەخشان عەزیزی بەندکراوی سیاسی مەحکوم بە ئێدام نیشاندا و خوازیاری ئازادی بێشرت و مەرجی بوو. لە بەشێکی ئەو بەیاننامەیەدا هاتووە کە پەخشان عەزیزی چالاکێکی مەدەنی کوردە کە تەنیا خزمەتی بە مرۆڤایەتی کردووە. ساڵانێکە کوردانی ئێران ڕوبەڕووی هەڵاواردن و سەرکوتی سیستماتیک لەلایەن کۆماری ئیسلامیەوە بوونەتەوە. ناسینی هەڵسوکەوتی وەحشیانەی ڕژیم نیگەرانی لەسەر پێشێلکاریەکانی مافی مرۆڤ و سەرکوتی چالاکانی سیاسی کورد زیاد کردووە. هەر بەو بۆنەوە ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی داوای لە کۆماری ئیسلامی کردووە سزای سێدارەی پەخشان عەزیزی هەڵوەشێنێتەوە، دەستڕاگەشتن بە پارێزەری سەربەخۆیی بۆ هەموار بکات و بە زووترین کات ئازاد بکات. ناڕوونەی چارەنووسی عوسمان حەبیبوڵڵاهی لە گرتووخانەی شنۆ. بەپێی راپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ ماوەی 10 ڕۆژە هاوڵاتیەکی خەڵکی شنۆ بە ناوی عوسمان حەبیبوڵڵاهی لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکراوە و چارەنووسی بەناڕوونی ماوەتەوە. عوسمان حەبیبوڵڵاهی تەمەن 33 ساڵ و خەڵکی گوندی میراوەی سەربەشاری شنۆ ڕۆژی سێشەمە 7 ڕەزبەری ئەمساڵ لەلایەن هێزەکانی حکوومەتەوە بەبێ بەڵگەی قەزایی ڕەفێندرا. لە ماوەی 10 ڕۆژی ڕابردوو بە دوواداچوونی بنەماڵی ئەو شارومەندە ئاکامێکی نەبوو و هۆکاری بەندکران و شوێنی ڕاگیرانی بەناڕوونی ماوەتەوە. کۆبوونەوەی کرێکارانی ڕەسمی نەوت لە دوورگەکانی لاوان و سیری. ڕۆژی هەینی 27 ڕەزبەر کرێکارانی ڕەسمی نەوتی شاغڵ لە ناوچە عەمەلیاتیەکانی دوورگەی لاوان و سیری بۆ جارێکی دیکە دژ بە دۆخی خراپی پیشەوی و معیشەتی کۆبوونەوە. کرێکارانی ڕەسمی نەوت خوازیاری وەلانانی سەقفی حەقدەست، پێدانی مەزایە دواخراوەکان، وەلانانی ئاستەنگیەکانی بەردەم سەنەواتی خانەنشینی، بەکردەوە دەرهاتنی تەواوی مادەی دەی ئەرک و بەرپرسیارەتی پرسۆنێلی نەوت، گەڕانەوەی ئەو بڕەپارەیە لە ساڵانی ڕابردوو وەکو باج لەسەر حەقدەستەکانیان کەم کراوە، لەسەر کار دوورخستنەوەی بەڕێوەبەرانی ناکارامە، دابینکردنی ئیمکاناتی ڕەفاهی و کۆتایی هێنان بە دەستێوەردەکانی دەوڵەت لە سندوقی خانەنشینی پرسۆنێلی نەوت بوون.
ناڕزایەتی کامیۆنداران لە جیرۆفت. ڕۆژی هاینی 27 ڕازبەر کۆمەڵێک لە کامیۆندارانی شاری جیرۆف لە ئاستبڕینی پشکی سوتەمەنی ناڕزایەتیان دەربڕی. بەپێی وێنانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان بڵاوکراوەتەوە، شۆفێرانی بار هەڵگر لە بەردەم بەنزینخانەکانی جیرۆفت کۆبوونەتەوە و باری لم و ڕێغ لە بەردەمیاندا خاڵی ئەکەن. شۆفێرانی ناڕازی خوازیاری پێدانی پشکی سوتەمەنی، دابینکردنی بیمەی تەکمیلی و کەمکردنەوەی نرخی پارچەی یەدەکی ئۆتۆمبیل و پێدانی لاستیک بوون. هێرشی پۆلیس بۆ سەرشوێنی حەوانەوەی کرێکارانی ئەفغانستانی لە تاران. بەیانی هێنی 27 ڕازبەری 1403 هێزەکانی پۆلیسی تاران هێرشیان کردە سەرشوێنی حەوانەوەی کرێکارانی ئەفغانستانی لە ساختمانێک و دەیان کەسیان دەست بەسەر کرد. باوتێ سەرچاوەکانی هەواڵ لە هێرشی پۆلیسی تاراندا بەلایانی کەم 370 کارگەری خەڵکی ئەفغانستانی دەست بەسەر کراون. هەروەها کرێکارێک بەهۆی لێدان و ئازاری مامورانی ڕژیم بریندار و ڕەوانەی نەخۆشخانە کراوە. جێگای ئاماژەیە کە فەرماندەی فەراجا لە ڕۆژانی ڕابردوو وتبووی کە لە ئۆپراسیۆنی هێزەکانیدا 70,000 پەنابەری نایاسایی ئەفغانستانی شناسایی و 52,000 کەسیان سنووردەش کراون. لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی کەهنوج و شیروان. ڕۆژانی سێشەمە و پێنجشەمە 24 و 26 ڕازبەر دوو بەندکراو لە بەندینخانەکانی شیروان و کەهنوج بە تۆمەتی کوشتنی بەنقەست ئێدام کران. بەپێی راپۆرتەکان، بەندکراوێک بە ناوی والی حشمەتپور لە بەندینخانەی شیروان بە تۆمەتی کوشتنی بەنقەست ئێدام کراوە. هەروەها بەندکراوێکی دیکە بە ناوی محەممەد بامری تەمەن 45 ساڵ سەرەڕای پەرداختی دیە و لێخۆشبوونی بنەماڵەی کوژراوەکە بە تۆمەتی کوشتنی یەکێک لە هێزە سەرکوتگەرەکانی ڕژیم و لە بێدەنگی خەبەریدا لە سێدارە دراوە. سەپاندنی سزای زیندان بەسەر شارومەندێکی بەهایی لە ڕەشت. لە ڕۆژانی ڕابردوو، شارومەندێکی بەهایی خەڵکی ڕەشت بە ناوی فەراز ڕەزەویان لەلایەن لقیسەی دادگای ئینقلابی ڕەشت بە 2 ساڵ و 1 ڕۆژ زیندانی تازیری محکوم کراوە. بەپێی بڕیاری دادگای ئینقلابی ڕەشت، فەراز ڕەزەویان بە تۆمەتی هەوڵی تێدانی ئەمنیەتی وڵات بە 2 ساڵ و 1 ڕۆژ زیندانی تازیری جەریمەی ماڵی و بێبەری بوون لە خزمەتگوزاریە کۆمەڵایەتیەکان محکوم کراوە. و دوایین هەواڵ پەرستاندنی توندوتیژی دژی ژنان لە تورکیە. لە تورکیە توندوتیژی دژی ژنان و کوشتن یان قەیرانێکی قوڵ لە پێکهاتەکانی کۆمەلگا و یاسا و کولتور نیشان دەدەن کە حکوومەت توانای چارەسەرکردنی نییە و خۆی پەرەی پێدەدات. کوشتنی ژنان بە هیچ شێوەیەک دەرەنجامی ڕوودا و هەڵکەوت نییە و ئەم کوشتنانە دەرەنجامی ڕاستەوخۆی بێبایەخکردنی مافەکانی ژنان و جێبەجێنەکردنی یاساکانە لە بەرەنگاربوونەوەی توندوتیژیدا. زۆرێک لە ژنە قوربانیەکان پێشمردن یان چەندین جار چوونەتە لای پۆلیس و سکاڵایان تۆمار کردووە، بەڵام هیچ ڕێوشوێنێکی جدی بەرامبەر ئەنجامدرانی تاوانەکە نەگیراوەتە بەر. لە ساڵی 2021 حکوومەتی تورکیا لە کۆنفرانسیۆنی ئیستانبولدا کشایەوە. بە دوایدا کۆمەلگا بە شێوەیەکی مەترسیدارتر لە جاران بە ڕۆڕووی بێیاسایی لە بواری توندوتیژی دژی ژنان هەنگاوینا و زۆرێک لە پیاوان بە بێترس لە سزادان توندوتیژیان بەرامبەر بە ژنان نواند. هۆکارێکی دیکە پەرەسەندنی گیرۆدەبوون بە مادەی هۆشبەر لە نێو گەنجان و پیاوانە کە وای کردووە ئاماری توندوتیژی و کوشتنی ژنان بە ڕادەیەکی بەرچاو بڕواتە سەرەوە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەش کرا. کاتێکی خۆش بۆ هەموو لایەک.